سەبارەت بە پلانی بە بازارکردنی بەرهەمە ناوخۆیەکان بەڕێز ڕەسوول حاجی عومەر سەرۆکی لقی هەولێریەکیتی هاوردە و ناردنکارانی کوردستان لەگەڵمانە کاک ڕەسوول سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێبێن. وابزانم راپۆرتەکەت پێ جوان بوو ئەو بەدەچوونە جوان باشە. پێم بڵێ بەرهەمی هەنگوینی کوردستان ڕوو لە کەمبوونە زیادبوونە چۆنە؟ بەڵێ سەرەتا سوپاستان دەکەین، بەڵام بەروبوومی هەنگوین دەکەوێتەوە سەر کەش و هەوای ساڵانە بەپێی کەش و هەواکە ئاڵوگۆڕی بەسەردا دێت و دەتوانین بڵێن بەپێی کەش و هەوا ئاسی و بەرهەمهێنانی هەنگوین زیاد دەکا یاخود کەم دەکا. بەڵام لە پاڵ ئەوەشدا خۆشبەختانە دەتوانین بڵێن هەنگەوانانی ئێمە ڕوو لە زیادبوونن و کوولەی هەنگوینی ئێمەش کوولەی هەنگەکانیش بەرەو زیادبوونە بەرەو زیادبوون دەڕوا. بۆیە دەتوانین بڵێن بۆ بەرهەمهێنانی هەنگوین ڕووی لە زیادبوون دەکاتن. ئەم ساڵ بە تایبەت ئاستێکی باشتری بەخۆیەوە بینیوە لەبەرەوەی بەپێی جوگرافیای هەرێمی کوردستان و ناوچە چیایەکان کە شوێنی زیاتر پەروەردەکردنی هەنگەکانەوە بە کوالیتیەکی باشتر دەتوانین بڵێن هەنگوینەکان بەرهەم دەهێنرێ و لە پاڵ ئەوەدا دەتوانین بڵێن ئەم ساڵ لە ساڵی ڕابردوو باشتر بووە. باشە، ئەتوانی پێم بڵێ ساڵانە چەندتەن هەناردەی بازارەکانی دەرەوەکەن؟ بۆ خۆی بەپێی ئەگەر بچینە سەر داتای خواستی وڵاتانی دەرەوە خواستێکی یەکجار زۆر هەیە لەسەر هەنگوینی هەرێمی کوردستان. ئەو خواستەیەش کە دەتوانین بڵێن زیاتر لە وڵاتی ئیمارات و قەتەر و سعودیا و چەند وڵاتێکی ئەوروپاش دەگرێتەوە. ئەوەش دەگەڕێتەوە سەر هۆکاری ئەوەی کە هەنگوینەکەی ئێمە لە کوالەتیەکی زۆر بەرزدایە. لە ساڵی 2009 کە کۆنگرەی هەنگەوانان لە فەڕەنسا لە شاری مۆمبیلیا لە جنوبی فەڕەنسا ئەنجامدرا، هەنگوینی ئێمە بە پلەی یەکەم هات، ئەرجەنتین بە پلەی دووهەم هات. یعنی ئەوە شتێکی زۆر گرنگ بوو بۆ کاڵایەکی بەرهەمێکی ناوخۆی ئێمە. بۆ وەکو هەناردەکردنی هەنگوین بۆ دەرەوە ئێمە دەتوانین بڵێن بە بازارکردن لە ساڵی 2020ەوە ئیشی لەسەرکراوە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی بە تایبەت ویستویەتی پشتگیری تەواو بکات لە هەنگوینی هەرێمی کوردستان بۆ بەبڕاندکردنی لە بازاڕی عەرەبی و جیهانیدا. هەر بۆیە لە ساڵی 2020 51 تۆن بۆ ئیمارات ڕەوانەکرا بە ناوی هەنگوینی کوردستان. خۆشبەختانە ڕازیبوونێکی زۆر لەسەر ئەو هەنگوینەی ناوخۆی هەرێمی کوردستان هەبووە لە دەرەوە. باشە، هەنگوینی کوردستان بۆتە مارکێکی جیهانی یان ئەبێتە مارکێکی جیهانی؟ خۆی هەموو کارێک سەرەتایەکی هەیە، بەڵام لە ئێستادا دەتوانین بڵێن بەو چەند ساڵی ڕابردوو لە بازاڕی جیهان بەتابەت لە وڵاتە عەرەبیەکان بڕاندێکی خۆی بینیوە و تایبەتمەندێکی خۆی بینیوە. دەتوانین بڵێن لە ئێستادا هەنگاوێکی باشی ناوە بە تایبەت لە ئیمارات و لە سعودیا و لە قەتەر. باشە، یەکێک لەو دیاریانی کە سەرۆک بارزانی لە پاریس بەخشی هەنگوینی کوردستان کام ینی هەنگوینی کام ناوچەی کوردستان نایابترینە و ئەگەر زانیاریتان هەبێ پێتان وایە ئەمە پەیامێکیشی لە پشتەوە بوو بەخشینی هەنگوین لە پاریس؟ خۆی هەنگوینی هەرێمی کوردستان ئەو هەنگوینانەی کە لە ئەو هەنگانەی کە لە ناوچە چیایەکان پەروەردە دەکرێن وەکو بارزان، برادۆست، هەموو ئەو ناوچانەی تریش هەمویان خۆراکیان خۆراکێکی گوڵی چیاییە. بۆیە دەتوانین بڵێن هەموو ئەوانە بە کوالیتی باش و جوان بەرهەم دەهێنرێن و هەنگوینەکە لەسەر ئاستێکی باش وەکو دەرمانێک بەکاردەهێنرێ لە ڕووی ڕوئیایی خۆمانەوە کە سەیری بکەین. بۆیە هەموو هەنگوینەکان دەتوانین بڵێن لە ئاستێکی باشدان مقارنەی کە بە هەنگوینی وڵاتانی کە بکەین زۆر لە ئاستێکی باشدایە، بە کوالیتی بە پلەی ئەی دێتن زۆر گرینگە و بەنسبەت ئەوەی کە جەنابی وت پەیامێک لە پشت ئەو هەنگوینەوە بێ کە جەنابێت بێگومان بێپەیام نییە. ئەوە دەگەڕێتەوە سەرەوەی کە هەنگوین لە کەلتوری کوردەواری خۆماندا ئەو کەسانی کە زۆر خۆشەویستن
زۆر شیرینن لەلامان هەنگوینیان پێدەبەخشین و بە شیرینی هەنگوینەکە شیرینتریان بۆیە ئەو پەیامی خۆشەویستی و محیبەت و دەتوانم بڵێم نێتپاکیەکی گەلی کوردستان بەخشرا بە گەلی فەڕەنسا کە لە ڕۆژێکی مێژووی ئاواییدا کە لەکردنەوەی ناوچەیەکی گرنگی فەڕەنسا لە پایتەختداکردنەوەی پارکێکی بە ناوی پێشمەرگە لە پارکێکدا ئەمە گرنگیەکی تایبەتی مێژووی هەیە بۆ هەموو گەلی کوردستان بە تایبەت بۆ خانەوادەی شەهیدان و بۆ پێشمەرگە قارەمانەکانی هەرێمی کوردستان ئەمەش طبعاً هەمووی لەژێر چەتری سیاسەتی حەکیمانە و ماندوونە ناسانەی جەنابی سەرۆک بارزانی بووە کە توانیوێتی بەپێی ئەو حکمەتەی خۆی توانیوێتی ئەو شتانە بگەێنێتە ئەو ئاستەیە کە هێزی پێشمەرگە لە هەموو جیهاندا بناسرێکە ڕەنگە لە ڕابردوودا کۆمەڵێک شێوازی نادروست بەکارهاتە بێ بەوە ناوی پێشمەرگە بەڵام ئەوە شێوازێکە لە ڕەتدانەوەی ئەوانە کە هێزی پێشمەرگە نەک تەنها دیفاع لە هەرێمی کوردستان دەکا بەڵکو بەرگری لە هەموو جیهان کردووە ئەمە زۆر گرنگ بووە بۆ کوردستان بە تایبەت بۆ گەلی کوردستان و بۆ هەموو جیهانیش من وەکو شخصی خۆشم زۆر پێی سەربەرزم بە و مەسایلە بە ڕۆژێکی مێژووی گرنگ دایدنێت زۆر باش زۆربەی ئەو بەرهەمانی کە هەناردەیەکەن هەناردەی کام وڵاتیەکەن بەرهەمەکانی ناوخۆیمان وەکو هەنگوین ئەگەر باسی لێەوە بکەین زیاتر لە ئیمارات و قەتەڕ و زۆر خواستی لەسرە بەڵام بەپێی ئەوەی کە کوالێتی هەنگوینەکەی ئێمە بەرزە نرخیشی بەرزترە لەگەڵ هەنگوینی وڵاتانی تر لەگەڵ هەنگوینی شوێنەکانی تر کە بەپێی کوالێتیەکە فەرق دەکا بۆیە لە ئێستاشدا ئێمە وەکو خواستی هەرێمی کوردستان پێویستمان بە ڕێژەیەکی باش هەیە وەلو هەنگوین خۆرمان کەمترە لە چاو وڵاتانی تر بەڵام زیاتر ئێمە توانیمانە لە ئیمارات قەتار و سعودیا بەریتانیا ئەڵمانیا عتا بۆ ئیتالیا لەو ماوەیەدا ئیش لەسەر ئەمریکاش کراوە هەر زۆر باشە پێوەری خواست لەسەر هەنگوینی کوردستان چیە ینی بۆ نمونە چ پێوەرێک هەیە بۆی کە هەنگوینی کوردستان هەڵە بژێرێ بەڵێ خۆی وەکو عەرزی جەنابتم کرد دەگەڕێتەوە سەر کوالێتی بەرهەمەکە بەرهەمی هەرێمی کوردستان بەپێی ژینگەی لەباری بۆ هەنگەوانەکان و بۆ هەنگ و هەنگەوانەکان زۆر گونجاوە بە پێی سروشتی چیایەکان و ئاو گوڵ و گوڵزارەکانی کە تێیدا چکە خۆراکی هەنگ لە گوڵدایە زیاتر گوڵی ئێمە بە گوڵی دڕکاوی ناسراوە بە گوڵی دڕکاوی ناسراوە نەک بە گوڵی نەرم و پەمۆیی بۆیە ئەو خۆراکە زۆر گرینگە کە دەکرێت هەنگەکان دەیمژن و دەکرێتە خۆراک وەکو هەنگوین بەکار دەهێنرێت ئەوە دەبێتە کوالێتیکی بەرز و بەکارنەهێنانی ئاستی شەکر بە ڕێژەیەکی کەمتر لە هەندێک شوێن احتیمالە بەکاربێنرێت دەنا لە ناوچە سیایەکانداوە بەکارنانرێت و بە هەنگوینێکی ئەی بەناوبانگ کراوە هەنگوینی خۆمە باش کاک ڕەسوول لەسەر لە بازاڕە هەنگوینێکی زۆر هەیە بێکوالێتی یعنی هەر کەی کڕی هەندێک لە ناو سەلاجەدانەیە بێ بە شەکر هەر شەکرەکەی پێوەیە بێکوالێتی یعنی خراپ ئەمانە چۆن کۆنتترۆڵەکەن خۆی بەپێی ڕێپێدانی لەلایەن وەزارەتی بازرگانی و لە لایەن بازگەکانی گومرگیشەوە لە ئێستادا هەموو هەنگوینە قەدەغەیە کە هاوردەی هەرێمی کوردستان بکرێت لەبەرەوەی ئێمە شکر بخوا لەو چەند ساڵی ڕابردوودا توانیمانە بڵێن لە زۆربەی بەروبوومەکانی ناوخۆییدا بەرەو پێشبوونێکی باشمان هەبووە کە توانراوە هەنگوینێکی باش بەرهەم بهێنرێ بۆیە هەنگوین لە دەرەوە هاوردەکردن قەدەغە کراوە یعنی بەڵام ئەو ڕێگریەی کە باسی لێوە دەکرێت بۆی هەیە لە ڕێگای جنوبەوە
داخلی ناو هەرێمی کوردستان بێتەوە یاخود لە هەندێک لە بازگەکانی چۆن دەڵێ بە قاچاقهێنانی ئەو کاڵایە داخلی ناو هەرێمی کوردستان بنەوەکو ڕێپێدانی ڕسمی نییە. بەڵێ بەڕێز ڕەسوول حاجی عومەر سەرۆکی لقی هەولێریەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان لە سودۆ لەگەڵ مامی سوپاس بامەدەبوونی بەڕێستان.